ئەمڕۆ لە شاری سلێمانی ئێمە پێشوازیمان کرد لە ئەنجومەنی نوێنەرانی کەمپی مەخمور بە مەبەستی ئەوەی کە بەڕاستی کۆمەڵێک دیارە گرێ و گازندیان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان وانە یاداشتێکیان هێناوە یاداشتەکەیان تەسمیل بە ئێمە کرد ئێمەش یاداشتەکەیان دەبینە پەرلەمانی کوردستان و پشتیوانی لە داواکاریان دەکەین هەوڵ دەدەین ئەو داواکاریانەی هەیەە داواکارە ڕەواکانیان توانین جێبەجێ بکەین بۆ پشتیوانیان لێ بکەین لەبەرەوەی ئەوانیش برایانی کوردی خۆمانن ئێمە وەکو ئەرچێکی ئینسانی وەکو ئەرچێکی نەتەوایەتی واجبی سەرشانی خۆمانە کە پشتیوانیان لێ بکەین لەبەرەوەی ئەمڕۆ هەندێک لە داواکانیان کە ئێمە باسییان کرد بۆ ئێمە بەڵێ داواکاری ڕەوان و هەوڵ ئەدەین ئەو کێشانەی کە هیانە و مشکلانەی هیانە بە دوواداچوونیان بۆ بکەین وەکو ئەرچێکی پەرلەمانی خۆمان بۆ ئەوی بتوانین چارەسەری کێشەکانان بکەین. ئێمە ji wek şandê dîplomasiyê ku ji wargeha Şehîd Rostem Cûdî Mexmûrê hatî ku ji bû ew rewşa li ser wargehê ev sêzde mangê gemaroya ku li ser wargehê hatî danîn wekî hefteyekê Serdanê Suleymanî bû hemû layenên siyasî û rêxirawên medenî û kesayetên akademisyen û taybet endamên parlamento Herêma Kurdistanê û parlamento Iraqê me serdan kir niha jî em li gel birêz zên endamên parlamento Herêma Kurdistanê ker li ser rewşa mexmûr ev gemaroya ku li ser mexmûr tê danîn piştkiriya wana bikin û dawaya ku rewşa mexmûr bibe mijarek yê guftugûyê li parlamento Herêma Kurdistanê û ev gemaroya ku li ser civaka me bê rakirin ji bo wê yekê